زۆر کەیف خۆش فەرمی عایشە خۆش بێ خدای گەورە ئاەتی دابەزان سەبارەت شمەندانە عایشە بوختانی بۆ کرا 40-50 ڕۆژ بەم شێوەیە وەحیش نهاتە خوارەوە ئەوانیش دەیان هێنا قسەکانیان کەمە کرد لەفودەوەرانیان پێ ئەکرد گومانیان دروست ئەکرد پێغەمبەری صلی الله علیه وسلم نێزانی بڵێ چی زۆر لە دڵگران بوو بۆ مۆزوعە تا لە کۆتایی 50 ڕۆژەمە خی گەورە وەحی دابەزان کە وەحی دابەزان دایکی مادام عایشە فەرمێ فرفع عنه وإني لأتبين السرور في وجهه وحي بهات كوحي بهات بوبهات أزود يعني هموج يعني على قبل أفرميك شاوي برس كدوا دم شاوي يكبرش نور روناشي ودل خوشيو فرمي أبشري يا عائشة فقد أنزل الله براءتك زور كيف خوش فرمي عائشة ضلت خوش به لك وتايا خداي قورا آياتي دا بزان سبارت بباشيتو